الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباع وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. براو خشك إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. كارو كاسبيو فێربوونی سنعەت و پیشەسازی باەخ پێدراوە، زۆر گرنگی پێداوە ئاینی پیرۆزی ئیسلام کە مسڵمانان و ئیمانداران هەمیشە کار و کاسپیان هەبێ و ئیش بکەن، نەوەستن لە ژیان، قەناعەتیشیان هەبێ بەو بەشەی خوای گەورە پێیاون، ڕازی بن بەکەم و خۆیان تووشی حرام و گوناه و تاوانیش نەکەن لەم دنیادا بۆ دەستخستنی ماڵ و سەرد و سامان. ئازیزان و خۆشەویستان، کار و کردەوە وڵات پێش ئەخا، پیشەسازی وڵات پێشەخا، بەرەودان بە کار و کردەوە، نەهێشتنی بێکاری و تەمەڵی وڵات پێش ئەخا، ئینسان بەرز ئەکاتەوە، ئینسان بە حورمەتەکە، ڕێز و حورمەتی ئینسان زیاوەکە. بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە و دائیم گرنگی بە کار و کردەوە و کار و کاسبی داوە. خوای گەورە لە قورئانە فەرمێت لە سوورەتی جومعە: فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون. إيمان داران، نوێژی جومعە واجبە بنص قرآن: يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع. كبانجي جمعة درا أبي بروي بو جمعة واز دكارو كاسبي بيني كارو كاسبي لو كاتا حرامة، بلام دواي جمعة قرآن فرميتي كنوشتان تواو كرد ليبونا ولا ذكري خواو ليادي پروردگار ايوه بلاو ببناو بسر أرزا بو پیدا کردنی رزق و ڕۆزی خۆتان و کار و کاسبی، داوای فەزڵ و گەورەی و ڕزق و ڕۆزی و سەلامەتی و صحەت و عافێت لە پەروەردگارتان بکەن، بەدەم کار و کاسبیشتانەوە خوا لە یاد مەکەن، ذکر و یادی پەروەردگار بکەن. ڕجا وایە خوای گەورە سەرکەوتوتان کا سەرتان خا. لەم ئاەتە ئەوەمان بۆ دەرەخا نوێژ و عیبادەت ڕێگر نییە لە بەردەمی کار و کاسبیە، بەڵکو کە نوێژەکەت تەواو کرد واجبی سەرشانتە بڕۆی کار و کاسبی بکەی. وجعلنا النهار معاشا، خوای گەورە ڕۆژی دروست کردووە بۆ ئەوەی کەوا ئینسان مەعیشەت و ژیانی خۆی تیا دروست بکات. وجعلنا الليل لباسا، والشەویش بەڕاستی بۆ خەو بۆ ئیسراحەت و بۆ حەوانەوە. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. خوای تبارك وتعالى فرميت ئەو ذاتی حەق تەعالا کە ذاتی ئەڵڵایە ئەم سەر ئەرزەی بۆی وەڕاخستووە، ئامادەی کردووە بۆتان بگەڕن تایە. فەمشوا في مناكبها، بە شەرق و بە غەربیا بگەڕێن، کار و کاسبی تیادا بکەن، ڕزقی خۆتانی تیا پەیا بکەن، ڕزقی خوای تیا بخۆن. خوا ڕازقە، خوا نەیکردووە بە عادەت بەڕاستی ڕزق ببارێنێت، ئەبێ تۆ بدوايا بقري. وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يراه. إنسان هولو كوشي لسرا، هم بو دنيا معيشتي بو جياني، هم بو قيامتي شي. كاتك إنسان كارو كاسبيه كرد إيشي كرد نوستا رزق الروزي خوي بيا كرد على دستي ماندو لسسكي تير دابني وكو كردواري خمانا فرميت براسي أم كسب عزته، أم كسب شرف لنا وخلقا، أم كسب خاون حرمته، ئەم خەڵک خوار ڕێزی لێ ئەگرێت، پێغەمبەر ڕێزی لێ ئەگرێت، خەڵکی ڕێزی لێ ئەگرێت. بۆیە خوش ئەفەرمێت بەم سەر ئەرزا بڕۆن، ڕزقی خوا پەیاکەن، ڕزقی خۆتان پەیاکەن، ئینجا لە پاشان وریابن ئاگاتان لە معاملەتان بێ، کار و کاسبیشتان بێ بە حەڵاڵی و بە دروستی بێ، چونکە ئەگەڕنەوە بەلای خوا محاسەبەی لەسەرە، پرسینەوەی لەسەرە. ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە و دائیم ئەمەی کردووە کە مسڵمانان و ئیمانداران نەوەستن. ئەگەر سەیری ژیانی پێغەمبەران، ژیانی صالحان و خواناسان و ئەصحابی نازاری پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، هەرگیز ژیانیان بەتاڵە نەبووە، تەمەڵی نەبووە،
هەرگیز ژیانیان ئەوە نەبووە کەوا بوەستن لە ژیان، بەڵکو خۆیشیان و شوێن کەوتوانیشیان هەمیشە و دائم هەوڵیان داوە کە کار و کاسبی بکەن، شوێن کەوتوانیان وا هەنداوە. حتا پێغەمبەری نازدارە فەرمێ سەڵات و سەلامی لەسەر بێ إن قامت الساعة وفي يد أحدكم فصيلة فإن استطاع أن لا تقوم حتى يغرسها فليفعل. ئەگەر کاتێک تۆ نەمامێکت بەدەستەوە بوو وتیان قیامەت هەڵەسێ، بەس مەجالی ئەوتە هەبێ دارەکە بنێژی بینێژە، یعنی تۆ ناومێد مەبە لە ژیان، تۆ تەمبەڵ مەبە، ئەمە ژیانە، ئەبێ هەوڵی بۆ بدەی. من جەدە وەجەدە، ئەوەی هەوڵ و ماندووبوونی هەبێت بەڕاستی دەستی خات، پێگا سەرەکەوێ بەختەوەرە بێ. پێغەمبەرەکەمان ئاوا فەرمێت، بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت خوا لە وەصفی ئەو زاتانەی کەوا لە مزگەوتەکان ئاوەدانەکەنەوە ذکر و عیبادەتی تیاکەن، بەڵام لەگەڵیا کار و کاسبیەکەن، لەگەڵ کار و کاسبەکەیشیانە خۆیان غافڵ نین لە خوا، لە یادی خوا، لە بەرنامەی خوا، لە شەریعەتەکەی خوا. خوا بۆیە پیانە فەرمێت رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. ئەو زاتانە چونکە ڕێباز و منهەجی پێغەمبەران و ئەسحابیان گرتووە، ئەوانە دڵیان معلقە بە پەروەردگارەوە، ئەوانە دڵیان لای پەروەردگاریانە، بەڕاستی تیجارەت و بازرگانیەکەیشان کە ئەیکەن کە هەر عیبادەتەویشە، ئەو تیجارەت و بازرگانیش سەرقاڵیان ناکا لەوەی کەوا مەشغوڵیان کە زگری خوا نەکەن، نوێژەکان فەوتێنن نایفەوتێنن، لەوەی کەوا زەکات دەدەن بەڵکو زەکات دەدەن، چاکتر و باشتریش هاوکاری فەقیر و ژارەکەن و دڵیان ئەترسێت و هەمیشە و دائیم خەوفی خۆیان لە دڵایە. بۆیە ئەم کەسانە لای خوا زۆر خۆشەویستن کە کار و کاسبیەکەن و دڵیشان معلقەوە پەروەردگاریانەوە. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمێت ما أكل أحد طعاما قط خيرا من أن يأكل من عمل يده. ئینسان نەی خواردووە باشتر و چاکتر و پیرۆزتر بێ لە خۆراک و خواردنێک کە خۆراک و خواردنی دەستی خۆی بێت، یعنی بماندووبوونی خۆی پەیدای کرده بێت، عەرەقی بۆ ڕشتە بێت، نەک بەڕاستی بندیوار بێ و بە حرامی بیخوات، نەک دەست لە خەڵ پان کاتەوە، نەک سوال بکە، نەک داوا لە خەڵ بکە، نەک بە خیانەت و بە غەش بیخوات. ئەمە تاوانە، عەمەل و کردەوەیەک کە بەڕاستی عەرەقی بڕێژی ماندووبی خواردن پەیاکەی بۆ خۆت و ماڵ و منداڵ و پێغەمبەری خوامێ پاکترین خواردن و مبارەکترین خواردن و شیفایە ئەو خۆراکە، ئەو خۆراکە شیفایە. عەبدوڵای کوڕی عەباس ئەفەرمێت پێغەمبەران حەزەتی ئادەم بەڕاستی فەلاح بووە، فەلاحەتی کردووە، حەزەتی نوح نەجار بووە، حەزەتی ئیدریس خەیاط بووە، حەزەتی ئیبراهیم و لوط هەردووکیان بەڕاستی کاری زەراعەتیان کردووە و فەلاحەتیان کردووە، حەزەتی ساڵح تاجیر بووە، حەزەتی داود حەداد و ئاسنگەر بووە. هەر خوش لە قورئانە ئاماژەی پێکا کە ئەفەرمێت ئەلەدنا لەو الحەدید، ئاسنمان بۆ نەرم کردبوو ئیشی حەدادی پێکرد. بەهەرحاڵ هەر کەس لەو پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ کار و کاسبیان هەبوو، ئیشان هەبووە، بەتاڵە نەبوون. حتا حەزەتی موسا، حەزەتی شوعەیب، حەزەتی پێغەمبەری خۆیان شوان بوون، شوانیان کردووە. ئێستا لای گەنجانی مە شوانی عیبە، پێی عیبە شوانی بکە، کە شوانی بەڕاستی شەرەفە، عیزەتە، پاکترین خواردن و حەڵاڵترین خواردن بەڕاستی لەوایە لە شوانیا دەسەکەوێت. ئینسان ئەگەر ڕاستکا لەگەڵ خوا تووشی گوناه نابێت، تووشی حرام نابێت، مەگەر خۆی تووشی حرام کات. شوانی پێغەمبەری ئێمە شوان بووە، حتا پێغەمبەر فەرمێت هەموو پێغەمبەر کارێکی بۆ ئیشێکی بووە، منی شوانێتیم کردووە، تیجارەتم کردووە، بە شانازیەوە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم. حتا فەرمێت من بەچەند قەرانێک بەچەند قیراتێک یا قیرانێک بانیم کردووە بۆ ئەهلی مەککە، حیوانەکانم بردووە بۆ دەشت و لە وەڕاندووە هاتووە تۆ چەند درهەمێک چەند قیراتێکیان پێداوم، چەند قرانێکیان پێداوم. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەمە ئەبێ گەنجانی ئێمە، خەڵکی ئێمە مسلمانان فێر بن، فێر بەڕاستی تەمەڵی و تەوەزەلی لە ئیسلاما نییە. لە پێغەمبەریان پرسی یا ڕەسوول الله کابرایەکە شەو نوێژەکە، عیبادەت دەکا، بەڵام کار و کاسبی ناکە، خەڵکا و کاریەکە.
فەرمووی ئەو خەڵکەی کە هاوکاری ئەوەکە زۆر لەو باشتر و مبارەکترە، زۆر لەو باشترە، لەبەر خاتر ئەوەی ئەوانەی کە کاسبیەکەن و عیبادەتیشەکەن خەڵکی تریش بەخێوەکەن، خزمەتی خەڵکی تریشەکەن، وەک ئەو کە بەڕاستی دانیشتووە و شەو نوێژ لەگەڵ عیبادەتەکە. ئازیزان و خۆشەویستان، ئیتر کار و کاسبی پیاو بێ یا ژن بێ لە ئیسلامان ڕێگەی پێدراوە، بەڵام بە ئادابی خۆی بە مەرجی خۆی بەو شێوازەی کە ئاینی پیرۆ ئیسلام ڕێگەی بۆ داناوە. کارەکە حەڵاڵ بێ، دوور بێ لە حەرام، کارەکە بەڕاستی ئیسفادەی کۆمەلگای تیا بێ، خزمەتی خەڵکی تیا بێ، کارێک بێت بەڕاستی ئینسان بەرەو حەرام نەبا، حەرام بڵاو نەکاتەوە، غەش و خیانەتی تیا نەبێ. حتا ئافرەت کە لە ماڵە ئیش ئەکا و خزمەتی مێردەکەی ئەکا واجب نییە لەسەرشانی، واجب نییە وەکو واجب کە ئەی کات چێش لێنێ مناڵ بەخێوەکە، خزمەتی ئێوەکە، خزمەتی منداڵتانەکە، ئەمە عەمەل و کردەوەی و ئیشێکە کاسبیەکە بۆ ئافرەتە، خوا خێری بۆ نووسێت، خوا پاداوی شاکەی ئەداتەوە. خەڵکێک نەڵێ من ژنم هێناوە خزمەتم کا واجب بەسەرشانی، نەخێ واجب نییە لەسەرشانی، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جلی خۆی شۆریوە. حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرموویەتی ئەگەر ئەو ئافرەتانە لە ماڵێکەوە تووڕەبوونێکیان هەبێت سەبریان لێ بگرن، چونکە ئەو بە سەبرە لەگەڵ تووە لە مناڵ بەخێوکردنە، لە خزمەتی خۆتە، لە خزمەتی ئەولادتە، لە جلشۆرینە، لە چێشلێنانە، ئەمانەی چی واجب نییە لەسەری کە ئەیکا تۆش سەبر و ئارام هەبێ کاتێ ئەو تووڕە بێ ناڕەحەتە بێ ماندووە. وخوا فمن من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. من عمل صالحا هر کەسێک کردەوەی چاک بکە لە نێرینە و لە مێینە، مسلمانە و ئیماندارە و باوەڕی بە پاداشتەکەی هەیە وهو مؤمن مسلمان بێت، فلنحيينه حياة طيبة، بەڕاستی ئێمە لە دنیا و لە قیامەتە ژیانێکی باش و پاکی پێبەخشین، حياة طيبة، هەم لە دنیا هەم لە قیامەتە، ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون، باشترین پاداشتی پێدەینەوە ئێمە، باشترین پاداشت. کەواتە کار و کاسبی یەکێکە لەو ئیشانە، ئیشی ماڵ، هاوکاری خێزان ئافرەت بۆ پیاوی خۆی بۆ مناڵی خۆی، ئەمانە هەمووی کار و کاسبیە، هەمووی ئیشە. خوای گەورە بەڕاستی ئینسان ئیخلاصی ببێ بۆ خوا بێ، خوای گەورە ژیانێکی پاک و جوان و بۆن خۆشیان پێبەخشێ، بەرەکەتی تێخا، بەرەکەت جنود من جنود الله، سەربازی پەروەردگارە جنود بەرەکەت. بۆیە ئینسان هەمیشە داوا بکە بڵێ خوا بەرەکەت بخەرە ماڵمەوە، ئیمانمەوە، سیحەتمەوە، عافیەتمەوە، منداڵمەوە، ئەو بەرەکەتە سەربازی پەروەردگار دای لە هەر شتێ بەڕاستی پڕبەرەکەتێکە واتاکەی بەخۆیەتی، یعنی چاکیەکە، باشیەکە، ڕامیەکە بۆت لە خزمەتتایە. زۆر جارێ ئێمە گەنجانمان لەمڕۆ بەتاڵن، لێیان نەپرسین بۆ بەتاڵیتان هەڵبژاردەوە، بۆ کار و کاسبی ناکەن. تەمەن هۆکارەکەی گەڕێتەوە بۆ کۆمەڵەشت. یەکەم باوکو دایک و نازی باوکو دایک وای کردووە لە مناڵی ئەمڕۆ گەنجەکەی کە گەورە ئەبێت ڕووی نایە هەموو کارێ بکە، یان هەموو ئیشێک ناکە، یا باوکو دایکی نایڵێت چۆن ئێڵم کوڕەکەم ئەو کارە بکات، ئەو کارە بۆ ئەو ناشێ نابێ، ئەم کوڕە تەمەڵە بێ، ئەم کوڕە بەدبەختەکەی تۆ. قەدیمانی ئێمە پیاوە گەورەکانی ئێمە لە قەدیمە کە منداڵان گەورە بوو ماماکان دەوڵەمەند و سەرمایەداری بوون، یەکسەر ماندویان نەکردن، فێری ئیشیان نەکردن. ئەڵەن کابرایەکی تیجار و بازرگان هەبوو، کوڕێکی هەبوو کە گەورە بوو، هەر بە منداڵی ویستی فێری کار و کاسبی کە. یەکسەردی ڕۆڵێکیان ئەوە ئیتر تۆ لە بەیانیەوە ئەڕۆی بۆ فڵانە شوێن بەوەندە مەبلەغ پارەوە بۆ کار و کاسبی بۆ تیجارەت و هێنانی کەلوپەل، تی بەسەر چاو باوکەیان لەگەڵ قافڵا ناردی لە ڕێگا لایدا ئیسراحەت بکات لە بندارێکە، سەردەمی کۆن بە تەیارە و بە سیارە نەبووە، تەنها بە وڵاخۆمان نەبووە، ئەوی لایدا بندارێ ئیسراحەت بکات لەبەر سەبەی دارتوزە بەحاوێتەوە ماندووە ڕێگەی زۆر بڕیوە، نەیکردو یەکەم جارێتی لەم کات و ساتە شێرێک ئەبینێ پەلاماری ئاسێکەدا ئەیگرێ و ئەیخوا. اینجا هەر لەو کاتا ڕێوێکی زەعیفی لاوازی داما ئەبینێ هێتە بندارێک و تۆزیە حەوێتەوە و کە شێرەکە ئەبینێ ڕاوی ئاسکەکەکە ئاسکەکە ئەگرێ و نیوەیە خوا و لاکەی مەسەلەی فڕادا ڕێک مام ڕێویش ئەڕادە سەر ئاسکەکە تۆزێکی لێ خوا و خۆی لێ تێرەکەوێت و بندارەکەی سەعاتی خۆی لێەکە. ئەمی بیرەکاتەوە بەڕاستی ئەمە من خەریکی چی من باوکم ئەم هەموو سەر و سامانەی هەیە، ئەم هەموو دەوڵەمەندی هەیە،
بۆ خۆم ماندووکەم ئەو باوکم مام شێرە پایایەکە منیشکو مام ڕێوەی خۆم ئەگەڕێتەوە ماڵ باوکی ئەڵێ ڕۆڵەت چۆن گەڕایتەوە زوو ئەی کوا کەل و پەلەکە کوا تیجارەتەکە کوا بازرگانەکە دی وەڵڵی باوکە دنیا ئەوە نایەرێ بەڕاستی من خۆم ماندووکەم خوا تۆی داوە لەشی ساغ بێ و مەحفوظ بی و سەلامەت بی ئیتر تۆ پایایەکەی مەشەی خۆین شتێکی ئاوام بینی باوکە ئەمە ساردیکردنەوە لە کار و کاسبی شێرێکم بینی ڕاوی ئاسکی کرد ئاسکەکەی گرت و تۆزێکی لێ خوارد و مامڕێویی زەعیبی شاو تێری لێ خوارد و هیچ کار و کاسبیشی نەکرد منیشتم جا بۆ خۆم هیلاکەم خۆ باوکم خوا سەر و سامانێکی پێدا ئەگەر نەیبێ خۆم هیلاکەم بەڵام خۆ هەیەتی الحەمدوللا باوکی ڕۆڵە من نامەوێت تۆ وەک ڕێوی بژی ئەمە وەکو شێرەکە بژیت وەک شێرەکە بی من تا سەر بۆ تۆ نامێنێم باوک و دایک ئەمڕۆ هۆکارن ئەوەی کەوا مناڵ تەمەڵ و گەنج تەمەڵە ئەبێ زۆر ئاگامان لەو نوقتە بێ دوو گەنج خۆی بەڕاستی قەناعەتی نییە بە هەموو کار و کاسبێک ڕازی نابێ بە هەموو پارەیەک ئەوەی لە پڕێک کابێ بە کوڕێک سوڵتان بێ یەکسەر خاوەنی سیارە بێ خاوەنی خانوو بێ خاوەنی ماڵ بێ وا نابێ القەناعەت كنز لا يفنى پێغەمبەر فەرمێت ئەگەر قەناعەتی نەبێ هیچی بە هیچ نابێ ئەبێت تۆ لە سەرەتاوە دەست پێ بکەی کورد ئەڵێ سوار تا نەکەوێ نابێ بە سوار ئەبێت چەندین جار ناڕەحەت بی برسێتی و توێنەتی بچەژی ئەوسا لەزەتی ژیان ئەچەژی بۆیە ئەبێ ئاگامان لەوانە بێ ئازیزان و خۆشەویستان ئێمە بمانەوێت گەنجانمان وڵات ئاوەدان کارەوە وڵات کار و کاسبی تابێ ئەبێ ئەو گەنجە قەناعەتی هەبێ بەکەم ڕازی بێ و عەیبیشی لێ نەبێ لە کار و کاسبیە خەڵکی وڵاتان لە وڵاتانن کە ناسی مەسەلە وڵاتەکەی من و تۆکەن لە شارەوانیە لە شوێنە گشتیەکانە سەیرەکەی ئەوان خزمەت دەکەن بەڵام گەنجی ئێمە ڕووی نایە و کارە بکە دەیمە هەماکانم کاسبی عەیب نییە وەک ئەرزم کردن گەنجی ئێمە ڕوو عەیبی لێدە شوانی بکە عەیبی لێدە شوانی کابرا بێ یعنی هەر ئەوێت بەڕاستی بە دەوڵەمەنی بژی بە سەرۆتۆ بژی بە سامانۆ بژی بەڵێ وڵاتەکەی من تۆ دەوڵەمەنە بەڵام کە کۆمەڵێکی مافیاش سەرپەرشتی کرد بە شانەدای خۆ تۆ ژیان ناوەستێنی ئینسان نابێ بۆستێت ئینسان نابێ بۆستێ لە ژیان ئەوەستی خۆت زەرەرەکەی چەند گەنج مقسم لەگەڵەوە کاسبی ناکەی بۆ ژنێک نایاری وەڵام مامۆستا کاسبی نییە ئیشم نییە ئەی بۆ کاسبێک ناکەی وەڵامی مامۆستا گیان فڵانە کاسبی باشەکە کەمە ئەوە مەسەلەی ئاوایە هەزار و یەک عوزری ناجۆرێنێتەوە ئەمە غەیری تەمەڵی هیچی تر نییە غەیری دواخستنی خۆت هیچی تر نییە غەیری دواخستنی مجتەمە و کۆمەڵگا هیچی تر نییە بۆیە پێویستە ئێمەی موسڵمان و ئیماندار چاو لە پێغەمبەران و سالیحان و خواناسان بکەین ئەسحابەکانی پێغەمبەری خوا خزمەتکاریان کردووە بۆی کە ژیان دروستکەن کابرا دەخزمەتی پێغەمبەری خوا فەرمی یا ڕەڵا هیچم نییە بیخۆم چی بکەم پێغەمبەری خوا فەرمی لە ماڵات چیت هەیە فەرمی یەک بالێفم هەیە لەگەڵ قاپێکان ناون چای تیاخۆین بۆ خۆمان فەرمی بڕۆ بێنە هەردووکیانیا پێغەمبەری خوا فەرمی کێم دوانم لێ یەکڕێ یەکێوتی بە دەرهەمێک دوو درهم تا ئاخیر پێغەمبەری خوا فرۆشتی بە چەند دەرهەمێک پارەکەی هێنا تەورێکی بۆ کڕی حەبلی بۆ کڕی فەرمی ئەڕۆی تا 500 ڕۆیشتر ناوبینمەوە تا 500 ڕۆیشی تر دوای بێرەوە لای من هەندێکی پێداوتی بڕۆ بیدە بە خواردن با مناڵەکان نەبرن لە برسا ئەم نەفەرە دوای 500 دواتر خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پارەی پیا کردبوو پێغەمبەری خوا فەرمی بڕۆی دار بێن و بە کۆڵ و بیفرۆشە هاتۆ بە زەردەخەنەوە پێغەمبەری خوا فەرمی چیت کرد فەرمی یا ڕەسوڵ الله خوا جەزای باتەوە وەڵا الحەمدولله هەم شتەکانم کڕیوە هەم کار و کاسبی خۆم کرد پێغەمبەری خوا فەرمی مەوەسن زۆر لەوە باشە دەستە خەڵپان بکەیتەوە کار و کاسبی ئەبێ بە دوایە بگەڕێ ئەبێ قەناعەت بە ئیشەکەی خۆتە بێ عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی لا يعودن أحدكم عن طلب الرزق ويقول اللهم ارزقني وقد علم أن السماء لا تمطر ذهبا ولا فضة فرمي كسيك بڵێ من لە مزگەوتدا داهێنیشم و دەست بەدەم خوا ڕزقم بی خوا ڕزقم بی خوا نەیکردووە بە عادەت بەڕاستی ئاسمان ئاڵتون و بارێنێت ئەبێ ئیشکەی کۆمەڵە دانیشتون لە مزگەوتدا خەریکی تەسبیحات و ذکر بوون حەزی عومەر فەرمی ئەوەی خەریکی چیەکەن لە مزگەوتدا بۆ دانیشتون وەڵام ئەو کەسانین کەوا تەوەکولمان لەسەر خوا هەیە فەرمی هەڵسم بڕۆ نەدەوێت دەی مزگەوت شوێنی تەمەڵخانە نییە نوێژی خۆ کە بڕۆ عیبادەت کە بڕۆ کاسبیش کە کاسبی حەڵاڵ عیبادەتە کاسب حەبیبی خوایە دەریکردن فەرمی تەوەکولی چی و درۆ دەلەسەی چی ئەمە لە ئیسلاما نییە بڕۆ ئیش بکە حضرت عمر رضا رحمته خواه فرمي إني لأرى الرجل فيعجبني فأقول أله حرفة فإن قالوا لا سقط من عيني حضرت عمر فرمي من براسي سيري بياوكم سيري جنجكم سيري خلقكم اللهم هو كارو كاسبي شيء أجر بلن كارو كاسبي هي لبرشاو ما زور عظيمة زور معظم بي
ئەگەر بڵێن کار و کاسبینێ لە بەرچاو مەکەوێ کە ئەم کەسە تەمەڵە، ئەم کەسە خۆیشی کۆمەلغا دواخات. ئەمە ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلامە ئازیزان و خۆشەویستان. بقدر الكد تكتسب المعالي ومن طلب العلا سهر الليالي ومن طلب العلا من غير كد أضاع العمر في طلب المحال. وكو شاعر عرب الله براسي ئەوەی کەوا ماندوو نەبێ، هیلاک نەبێ، سەر ناکەوێ، پێش ناکەوێ، ئەوەی شەو نوخنی نەکێشێت، ئەوەی بەڕاستی ماندوو نەبێت بە کوردەواری خۆمان شەو ڕۆژ نەخاتە سەریەک بۆ ژیان و بۆ مەعیشەت و بۆ بەخێوکردنی ماڵ و منداڵی، بەڕاستی ئەم کەسە بەبێ ماندوو بوون قەت پێ ناگا، ئەبێ هەوڵ بە ماندوو بێ، ئەینا وئیلا بەس عومری خۆی سەرفەکات. گەنجی واتە تەمەنی 35 ساڵ کاکە تایسە ژنی نەهێناوە، بەس بیرەکاتەوە لە خەیاڵاژی ئیتر خۆ ناڵێ من ئەمە تەمەنە ئەڕوا لە تەمەنم بۆ ژنێک نەهێرم، بۆ کار و کاسب پێ نەکەم. با عیب نییە کاسبی حەڵاڵ عیب نییە. ئەگەر شارەوانیش بکەیت کەوە بەڕاستی عیزەتە، ئەوە لای خەڵکێک ئێمە بەڕاستی بە شێوازێک سەرەکە. ئەینا لە وڵاتی مستا لە وڵاتانە خەڵک خاوەن شادەی دکتۆرا هەیە لە ئوتێلا خزمەتەکە، شەرمیش ناکە، ئەڵێ ئەمە عیزەتە، خۆم بەژێنم کار و کاسبیەکەم، زۆر لەوە باشتر دەست لە خەڵکان کەمەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیا فەرمووی يد العليا خير من يد السفلى. فەرمووی بەڕاستی دەستی بەرز و دەستی کراوە، دەستی بە خزمەت، دەستێکەوە بەڕاستی ماڵ و سامانی بەدەستەوە بێ، بە کار و کاسبی پایە کرد بێ، باشترە لەو دەسەی کەوا دەست لە خەڵپان کاتەوە. پێغەمبەر دەستی کرێکاری ماچ کردووە، فەرمووی ئەم دەسە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو دەسەی ئاوا لە خەڵپانە کاتەوە و داوایەکە ئەم دەسە ئەگەر درۆ بکە و محتاج نەبێ، ئەگەر محتاج نەبێ یعنی پێویستی نەبێ بۆی خۆی دەوڵەمەندکە، ئەمە لای خوا و لای پێغەمبەر ڕسوایە. لە ڕۆژی قیامەتە ڕسواترین نەفەر سوالکەرە. ئەگەر کەسێک محتاج نەبێ، بەڵام ئەگەر کەسێک محتاج بێت ئەوە هەر فەقیر ڕووی نایە لە خەڵداوەکات، ئەگەر بیش برێ لە برسا ڕووی نایە لە خەڵداوەکە. گەور لە مولایەکمان ڕازی بێ، خوا لە مولایەکمان خۆش بێ، خوا عاقبەتمان بخێر بێڕی، خوا لە ناو تاوانی خۆمان باوک دایکمان خۆش بی، یا ڕەبی خوایە گیان نەدەپاڕێنەوە بە ئیمان و بمانژێنە و بمان بێنەوە زیندومان کردەوە لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی لامان دەی، یا ڕەبی خوایە گیان چی قازان و سوودی تایە بۆ دنیامان، بۆ وڵاتمان، بۆ نیشتیمانمان، خوایە ئەومانە بۆ ئەنجام دەی، هەر شتێک زەرەری دین و ئیمان و ئەخلاقمانی تایە خوایە لێمانی لا دەی، خوایە لەوە باو نەخۆشی و بەڵا لامان دەی، خوایە کۆمەڵە نەخۆش داوای دوعای خەیریان لێکردوین لە ناوی وڵات لە دەروی وڵات، خوایە شفای عەجوپەلیان بۆ بنێرە، یا ڕەبی خوایە زەلیلی سەر جێگایان مەکە، یا ڕەبی خوایە شیفای عاجل و پەلیان بۆ بنێرن، شیفاء لا یغادر سقما، یا ڕەبی خوایە گیان دڵی کەس و کاریان خۆشکەی، بە تایبەت ئەوانەی کەوا گەنجن و نەخۆشن و نەخۆشی خەستەخانەی هیوان داوای دوعای خەیریان کردووە، خوایە شیفای عاجوپەلیان بۆ بنێرە، خوایە دڵی کەس و کاریان خۆشکە، دڵی باوک و دایکیان خۆشکە، یا ڕەبی خوایە گیان ئێمەش و ماڵ و مناڵ و وڵاتمان زیاتر پارێزە لەوە باو نەخۆشی و ناخۆشی سەی و لەسقام، خوایە لە تەپاڕێنەوە، خوایە لە تەپاڕێنەوە، ئەوانەی منداڵی ساڵحان بەرێ، ئەوانەی هەیەن و ساڵی نەخوایە بۆیان ساڵەکەی، ئەوانەی هەیەن و مەفقودە و دیار نەخوایە بەیەکیان شادکەیتەوە، ئەوانەی سجن و مەفقودن خوایە بەیەکیان شادکەیتەوە، یا ڕەبی خوایە لە تەپاڕێن میدادی گەنجەکانمان بەی، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بێڕی، یا ڕەبی خوایە وەرەی گەنجەکانمان بەرزکەی، لە کار و کاسبی نەترسن، قەناعەتیان بۆ دروستکەی، یا ڕەبی خوایە دایان مەزیێنی بە حەیا و حورمەت و عیفەتەوە، بە عیزەتەوە بە ڕسوڵ ڕۆزی حەڵال